و ئەم ساڵیش لە دۆخ و هەلومەرجێکی ناسکونا لەباردا یادی ڕاپەڕینی پڕشکۆی ئادار و بۆنە و جەژنەکانی بەهار و نەورۆز دەکەینەوە کە هەرێمەکەمان لە هەموو ئاقارێکەوە بە قۆناغی سەختی ئابووری و سیاسی و کۆمەڵاتیدا تێدەپەڕێ. لەلایەکی تریشەوە هەوڵێکی شۆڤینیانە و دژمنکارانە بەدی دەکرێت بۆ تەحجیمکردن و بچووکردنەوەی هەرێمی کوردستان. هەروەها بەرتەوازەی نێوماڵی کوردی هێندەی تر خەرمان و مەڵۆی دەستکەوتەکانی ڕاپەڕینی خستۆتە دوڕیانێکی نادیار و مەترسیدار. لەلایەکی ترەوە کێشە هەرێمایەتیەکان لێکەوتەی خراپی لەسەر دۆخی هەرێمی کوردستان زیاتر کردووە. بۆیە لە سۆنگەی پەرۆشیمان بۆ ڕاپەڕین و قوربانیەکانمان داوا لە هەموو لایەنە سیاسیەکان دەکەین کە پێکەوە ژیان و ئاشتی کۆمەڵایەتی بپارێزن. ناوچین و توێژەکانی کۆمەڵگەدا خەڵک لە قەلەقی و نیگەرانیکی زۆردا دەژێ و ئەوش کۆمەڵە کۆکاری هەیە، ئەو هۆکارە ئابووری کە لە کوردستاندا هەیە و ناتەبایی لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان و ئەو مەترسیانەی کە بە شێوەیەکی گشتی خەڵک ئێستا باسی لێ دەکات لەسەر هەرێمی کوردستان کە هۆکارێکە بۆ ئەوی خەڵک هەست بە قەلەقی و دوودڵیەکی زۆر بکە.